بابەتی باسمان کرد کە تەوەری دووەمە لە پرۆگرامی بیانی 24 هونەری تەلارسازی لە هەرێمی کوردستان ئێستا لە ئاستێکدا لەگەڵ بەڕێ سەهند سەرۆ تەلارساز قسە دەکەی میوانی ئێمە کاکسان بەخێر بێ زۆر سپاس با یەکسەر بڕۆن بۆ ناو پرسیارەکان هەمومان هەر حەزمان لێیە کاتێک کە خانوەک دروست دەکەنیان لە باڵخانەیەک دەژین بێگومان دیزاینەک و نەخشەکی سەرنجڕاکەی شێبێ ئێستا هونەری تەلارسازی لە کوردستان بەراورد بە جیهان لە ڕووی ستانداردەوە دروستە بە شێوازێک دەڕوات واللهی کاکە کارە پرسیارێکی زۆر فراوانە زۆر عامە زۆر لەوانێ بە زۆر شێواز بتوانی بەرە وەڵامەکەی بڕۆی بەڵام بە ڕای من ناتوانانی وەڵامێکی سحراوی بدۆزی و بڵێ لەو ئاستەیە بزدەبت با لە جیهانی گەڕان بۆ ناوە خۆ چۆنە زۆر دەتوانین لە کێشەکان وردبینەوە دەتوانین لە شتە باشەکانیش وردبینەوە بۆی منزەرێکی تابلۆیەکی وەزعەکەی بتوانین ببینین هەمومان بێکەوە لە ڕووی پیشەیشەوەکو پیشەی تەلارسازی وەکو پیشەکە بەگشتی بۆ دروستکردنی شار تەلارسازی ئەو بەشەیەکە دیزایانی شار و لە یەکە بچووکەکانی نیشتە جێبوونەوە بگرە هەتا پارک و شار و دیزایانی شۆستە و شەقامەکان و بێک بەستنەوەی گەڕەکانەوە بگرە تەخەسوسی جیاوازی هەیە واتە ئەوش دووبارە بوارێکی فراوانە و بەش دەبێتەوە بۆش لە وڵاتان بە بەردەوامی دیراسە دەکرێت بۆی کەوا بزانن شار تا چەند چوستی هەیە تا چەند ئەو دیزاینانی لێ دەکرێت ئەو پرۆژانی لێ دەکرێت سیفەتی بەردەوامیان هەیە توانای خۆڕاگریان هەیە بۆ ماوەی دوور و درێژ و لە مەدای درێژخایەن تا چەند سوود بە شارنشینەکان و هەروەها ئابووری وڵاتەکەش دەگەێنێت باشە تا بەحسێت جیهێن نیشتا جێبوونێ کرد سەحتکەنەوەیەکە بەس لە کوردستانی چاوایە مثلەن بێم بەحسا هیچ پرۆژەیەکی بکەین ئەو پرۆژێن لە کوردستانە تێنە ئاواکردن حتا چەند شوێنە خزمەتە خەڵکی ڤیوڵاتی بکەن و ئاسەکێ باش دانەیانە ئەجە دەهاتمەوێ سەڕێ بوو زۆر کە لەگەڵ با بڵێن 20 ساڵی ڕابردوو تەقینەوەی ئابووری پێیا بوو کوردستان خۆشبەختانە داهاتی باشتر بوو هەرچەند لەگەڵ بوژانەوەشی زۆر هەبوو زۆر شتمان تاقی کردەوە بۆ نمونە یەک لەوانە زۆر برسی بەکارهێنانی کەرستەی جیاواز بوون کەرستەی ئەوی کە جیاواز بێت لەوەی کەەوە هەبوو لە هەولێرە بۆ نمونە لە هەولێرە چەند کەرستەیەکە بوو بەکاردا چەند شێوازی دروستکردنی بینا هەبوو کە مەرز نییە خراپ بووبن بەڵام ئەمە حەزمان لە شتی تاقیەوەی نوێ بوو بۆ ئەوەش لەوانەیە لەگەڵ زیادبوونی ئەو هەموو سەرچاوەیە کۆنتترۆلکردنی بەکارهێنانیشان تۆزێک زەحمەت بێت لەبەرەوەی ئەوەکان زۆر دەبن ها ئەڵبژاردەکان زۆر دەبن ڕێخستنەوەیان تۆزێک زەحمەت دێت بۆی ئەوە تی دەگەم بەڵێ زۆر شتمان تاقی کردەوە بەشێکی زۆری لەوانەیە هەڵەمان کرد بێ و پاش چەند ساڵێک بۆمان دروست کرد دەرکەوێکە بەکارهێنان و زیاد ڕادە بە دەرداخلکردنی هەموو جۆرە ماوەدێکی بیناسازی و هەموو جۆرە وەستایەک و لە هەموو شوێنشتنیاوە لەوانەیە هەڵەیەک بوو بێ لەبەرەوەی بۆ منەکە پرۆژێکی گەورەش دروست دەکەی ئەگەر بێت و کۆمپانیایکی بیانی دروستی بکە بەتایبەتی لە پرۆژە استراتیژیەکەیان پرۆژە زۆر هەستیارەکان دەبێت کەسێکی ناو خۆ تێدا بەرپرسیار بێت لەبەرەوەی ئەوە درێژ خایەنە کۆمپانیایەکەی کە دێ دروستی دەکات دەڕوا پاش 2 ساڵ دیکە نایگریەوە بۆیە پێویستە هەمیشە ئێستا لە نمونەیەک لەوانە کە حەزم هەمزارە باسی بکەم ئەوەیە ئیمارات لەوێ هەمیشە پرۆژەکان کەسێکی خۆجێی تێدا وەکو بەرپرسیار دادنێن چ لە کەرتی تایبەت بێ چ لە کەرتی گشتی بۆیە هەمیشە وا باشتر استراتیژیەکە بێ کە لە خەمی داهاتووی ئەو پرۆژانەدا بێت دەبەستم لەوێ لای ئێمە زۆر داخلکرا ماوا زۆر داخلکرا و پرۆژەش بە دەستە جەمعی زۆر دروستکرا لەبەرەوەی کاتەکە کەم بوو پێویستەکە زۆر بوو اینجا کەم و کوڕی بداخەوە زۆر هەیە بەڵام خۆشبەختانەش ستاندەرەکە لە چاو 10 ساڵ و 15 ساڵ و 20 ساڵ پێشتا باشتر غەدرە ئەگەر بڵین خراپە باش کاکسان زۆر جاران بەتایبەت لەم 15 ساڵی دوایی 15 ساڵی دوایی خەڵکی هەرێمی کوردستان زۆریان گەشتیان بۆ دەرەوە کرد وڵاتانی دنیایان بینی تایبەت وڵاتانی دەوروبەر یەک لەوانە باسی ئیماراتت کرد کە یەکێکە نمونەیەکی جوانە لە ڕووی بیناسازی و تەلارسازی و لە ڕووی ئەندازیاری و هەموو ئەو بابەتانە خەڵک زۆر ڕووی تێکرد کاتێک کە دەگەڕێنەوە کوردستان خواستی خەڵکەکە گۆڕانکاری بەسەردادێ لە ڕووی چاوەوە ینی دەیەوێت دیمەنی جیاواز و جوان ببینی وەکو ئەوان تا چەند ئەمانە کاریگەری لەسەر تەلارساز و ئەندازیاری خۆمان هەبوو
لەوەی بتوانێت باڵەخانەی هاوشێوە دروست بکە خانووی هاوشێوە دروست بکات وڵا ئەوە یەک لە کارتێکە لە سەرچیەکانی گواسترانەوەی دیزاین و بیرۆکەی نوێ لە وڵاتێک بۆ وڵاتش دیکە کە جاری یەکەم بازرگانەکان و کەسانێکەوە شت دێن و دەبن دەچن دەیبینن و بەها بە بیرۆکەی تستینگ ما دێک دێنن بەشێکی کەم بزانن سەرف دەبێت خەڵک حەزی لێ حەزی لێ نیە جا بە شێوێکی گشتی خەڵکیش بەڵام ئەوە ئەگەر بە شێوەی دامەزراوەی نەکرێ بە شێوی استراتیژی نەکرێ دیراسی بۆ نەکرێ بۆ نمونە لە وڵاتانی پێشکەوت زۆر فینگتانکەنە لە زۆر بوار ئیش دەکەن واتە شوێنی بیرکردنەوەن شوێنی دیراسە و پێشکەشکردنی بیرۆڕان بۆ دامەزراوەکانی حکوومەت جا چ جێبەجێکار بچی یاساداناواتە چ پەرلەمان چه حکوومەت ئەوان هەریەک لەو تاقیکردنەوەە هەڵدەسەنجێن لەوانێ شتێک بە حەجمێکی بچووکیش کرابێ پرۆژەیەکی بچووک اینجا هەڵدەسەنجێن لەوە زیاتر بکەین یان نە کەمتر ئێمە بەداخەوە کۆنتترۆلەمان کەم بووە زیاتر زەوقی بازار حکمی کردو زەوقی بازاریش زۆر جا دەبێتە هۆی دروستکردنی کارەسات لەبەرەوەی ئەو زەوقی گشتی عام خەڵک هەموو جارێ هەموو باشی و خراپیەکانی بەکارهێنانی مۆدیلێکیان کەرستێک هەڵناسەنجێنێ زیاتر شتێکی کاتیە و دەڕواتە ئەومان ئەمە زۆر پێم وایە زیاد لە ڕاددا تەسلیمی ئەو شەپۆلانەی زەوق و حەز و مۆدیل و زۆر حەزمان لەو قسەشە دەڵێن ترند هەر ئەوە شەکەوا دەکەم سن حەزمان لێ وەڕز بین وەڕز دەبین شتێک دێنین پاش 2 ساڵێک تاو 2 ساڵ پێشستایە کۆنە لە کاتێکدا دەکرێوانە بێت باشە کاکسە هەند تا بەحسە ئیماراتە کرد لە وڵاتێن کەنداف زۆربەی ئەو دیزاینن کو تێنەکردن پەیوەندیە هەیە چەند و کللتورێ واوە شێوازی دروستکردنا مەسەلەن ئەو یاریگەهێن کول قەتەر هاتینە دروستکردن یەکشوانە ئەوەیە عگالەوانە شێوازی ئەس باوەرم ئەوە سەر خودکەن ئەم لە کوردستانە حتا چەند هەفکار بووینە و کللتورێ خۆ بتەلارسازیە نیشە خەلکی بدەین ئەوە ئەو نمونەی دینا باس کرد لە با بڵێن پرۆژێکی گەورەیە کە بودجەی یەکجار زۆر فراوانیشی هەیە و بۆ ئەوەش دیزاین کراوە کە خەڵک باسی بکەن و بیبین و خەڵکی ئامانجەکە جوانە ئاوانجەکەی جوانە ئەوە بیرۆکەی متافۆریک بەکاردێنن بۆی کە کللتورەکە ڕنگدنەوە هەندێک جار ئەوە بە دیوی دیکەشدا لێک دەدرێتەوە ئاسم بۆ نمونە ئەو حەزانیان زۆر هەبوو بۆیە مەسەم بۆ برج العەرەبیان دروست کرد ئەو برجی عەرەب ئەو ئەگەر شێوازەکەی ببینی لەوانێ بڵێن ئەوە وەکو خێمەیە بەڵام زۆر کەسبیان لێکداون لە دەریاوە کەسەی دەکەی بە سەڵیبێکی مەسیح دەچێ و ئینجا ناڕازی بوون لەبەرەوەی کللتوری مسلمانە و ینی زۆر لێکدانەوەی بە هەردوو شێوەی بۆ دەکرێت بەکارانی مێتافۆر لە شێوەی بیناکان و بۆ هەموو پرۆژێکی دەستنادا بۆ خانوویەکی بچووک یان پرۆژێکی نیشتە جێبوون کە هەمووی خانووی بچوک بچووکن ناتوانانی ئەو بیرۆکان جێبەجێ بکەی زیاتر لە پرۆژەوە بەرهێنانی گەورەی وەرزشی و بۆ نمونە ئەو کۆرنیشەی زاخۆ یەک لەو نمونە باشانەیە کە لەوانێ بیرۆکەی وەکو شێوە لە دوور ڕاهیز نەبێ بەڵام فەرمو ئەو هەموو گەنجەی هانداوە بچن لێن دەر پراکتیسی هونەرەکەی خۆیان بکەن زۆر باشە کاکسە هەند لە ڕووی سەلامەتی و ئەمانەوە ینی خاڵێکی گرینگە کاتێک من دەڕۆم لە شوێنێک دەژیم لە باڵەخانەیەک دەژیم پێویستە بزانم ڕێژەی سەلامەتیم چۆنە لە هەرێمی کوردستان بەگشتی باڵەخانەکان لە ڕووی ئەمان و سەلامەتەوە چۆنە بەخوای لە کۆد لە ڕێنمایەکانی حکوومەت هەمووی باس کراوە هەمووی هەیەەوەی کە من نامەیە زۆریشن ڕێنماییەکان ڕۆژانە جار بەجار تا پێویست دەبێت بەش دەیخوێنینەوە تێیدایە و زۆر بە جوانیش باسکراوە بەڵام ئایا زۆر بە جوانی جێبەجێ دەکرێت لاەن هەم پرۆژەکان و کۆنتترۆل دەکرێت چاودێری هەیە ئایا نازام لەبەرەوەی بەلای زۆر پرۆژەدا دەڕۆم چاودێری سەلامەتی نابینم چاودێری سەلامەتی کڵاویان شین ئەگەر ئەوەش ئەگەر ڕۆژنە دەوە سیرکەن ئەگەر کلااوشین تا نەدۆزیەوە واتە چاودێری سەلامەتی لێ نیە یان ئەگە کلااوشینەکەی لەسەر نەبوو لێشی و دەکات زۆر مەزبوط نین چکە دەبێت کلااوشینەکە لەسەر بێ ئەوە لە پرۆژەی گەورە لە پرۆژەی بچووکیش لە کاتی دروستکردنی زۆر توش کێشە دەبین من خۆم کە پرۆژەی بچووکم هەبێ ناتوانم کۆنتترۆلیەوە بکەم وەستایەک دێ هەموو عملەکانی هەموو کرێکار و دەستیارەکانی کلااو لەسەر بکەن پێڵاوی سێفتیان لە پێ بێ بزمار نەچەقەوە پێیاندا بەس دوای چوونە ناو باڵەخانەکە باسی باڵەخانەکە دەکەم ئەجا حەزم لەوەی بلچێنم بە کللتورەکەیەوە لە دروستکردنیەوە بۆ شێوەیە جاکە دەچینێ ناویشی بە هەمان شێوە مەترسی بێشمار لە خانەکانماندای بۆ منە سوزان پلاکی نزمدارنین لەو شوێنانێکەوە ئاوی لێە یان منداڵ دەستی بگاتێ سرە زێرابوو مەجرا و ئەو شتانە دادنین کە لە شوێنی وا کە لەوانەیە گەر بپێکێ
خەلەل دروست ئەی بکات. سەلامەتیە بۆ مەلەرزێ سەلامەتی بوومە لەرزە ئەوش دووبارە تەکنیکی بیناسازیە یەک شتیشم بەدڵ نییە کە بۆ لەو دەوێ ببێتە عادەت کە هەموو بینایەک ئەوە بێ بۆ بوومە لەرزە خۆراگر بێ بەڵام ئەو وەکو ماسفات باز نەکرێ ئەوە پێویستیە ینی مواسفات نیە بڵێ وڵا ئەو بینایە مارکتینگ و ڕکلام بەکاردێ زۆرجار ئەوە غەڵەتە بەڕای من دەبێ ئەوە پێویستی بێت ینی کە هاتووە باسیوت کرد بڵێ ئەو بینایە خۆراگر بۆ بوومە لەرزە یانیسی ینی کەمترینشتە ینی ئەو کەمترین شتە کە دەبێ هەیبێ دەبعەن دەبێ ئەوەی هەبێ باسی شتیکەمان بۆ وەکو مواسەفات ئەنجا ئەوە بەڵێ ڕاستە ئەوە هێشتا ماوێ لەو بابەتێ بڕۆین یەک دوو پاژەوە یەک دوو مەلەرزە یەخیری یەک دوو گۆڕانکاری گچکە لە تەکنیکی چۆنیەتی بەستنی شیش و وردەکاری بیناسازی هاتکایە بەڵام هیچ دیراستە و ڕێکخراوێک شک نابم لە هەولێر کە تاقیکردنەوە لەسەر ئەو بوون لە زانەی ئێرە بکا و مەواد بەکاربێنێ و چەند ڕێختەر لێدا و چۆنە و بەداخۆ ئەبین بابەتێکی دیکە با تۆزێک لە باڵەخانە بینە دەر ئەوانەی کە پەیوەستی بە با بڵێن بازاڕی گشتی هەیە دۆخی گشتی خەڵک هەیە زۆر من خانوەک دروست دەکەم کاکسان ناڵم نایم ڕاوێژ بە تۆ بکەم پێت بڵێم کاکسان بەنیازم خانوەک دروست بکەم ئەمە ڕوبەری ئەرزەکەمە زەویەکەمە تۆ تەلارسازی بێژە من کاچ بگەم تۆ نەخشەکەم بۆ دانەوە خۆت سەرپەرشتی بکە ئەمە ڕێگە دروستەکەیە لەبەرەوەی پێم وایە پارە زۆر خەرز دەکەم یان بە شێوازێکی دیکە چۆن مامەڵە بکەین بە گشتی ڕێنمای تۆ وەکو تەلارساز وەکو لە مەجای توبیش پزیشکی دکتۆر هەیە ڕاوێژکارە دکتۆر هەیە کارایە لە پیشەکەی لە خستەخانەیە کار دەکات لەمە جاری ئەندازیاری تەلارسازیش بە هەمان شێوەیە تو ئەگەر کاتێک دەچی بۆ لای تەلارسازێک یان کۆمپانیاشی نووسنگەیەکی ئەندازیاری دەبێت ئەوەکانت پێشبینیەکانی خۆمان ڕێک بخینەوە کەمە چیمان دەوەکو خزمەت گوزاری لەو ئۆفیسایە ڕاوێژکاری پێ دەکەین بۆی کە پرۆژی زۆر گەورەمان هەیە بزانین چۆن سوودی لێوە بکرین ئەوە دەبێتە بەشێک لە ڕاوێژکاری بۆ پرۆژێ و بەرهێنان ینی ئاستێکی بەرزترە بەڵام ئەگەر زانیمان چمان دەوێت بزەبت ئەو مەرحەلەیە ئەو قۆناغەمان یەکلای کرد بۆ کە پرۆژەکەمان پێویستە چ بێ چی تێدا بێت چ چالاکیشی لەناو بکرێت چەند غورفەی دەوێت چەند نازام چی دەوێت ئەومانزانی ئەو جارە پێویستمان بە نەخشە هەیە ئەویان ئاستێکی تۆزک چرترە لە تەکنیشی تەلارسازی دانانی نەخشە و ئەوانە اینجا ئەگەر ئەوەشمان هەبوو ئەو جاریان بەشی جێبەجێکردن و سەرپەرشتیاری و نەخشەکە وەکو خۆی دەربجێتەوە ینی بە زۆر مەجال بە پێی پرۆژەکان دەگۆڕێ کە ئەمە چی خزمەت گوزاریەکمان لەو لایەنەیان لەو کەسە دەوێت باشە زۆر سپاس سەهەند سەر و تەلارسازت گەلمەدەبووی زۆر سپاست گەلمە کاکسەهەند خۆشحاڵ بوو ئەڤژی هەم گەشتە دوماهیکە بەرنامێ خۆ بگومان بەیانی 24 هەتا ڕۆژەکە دیازە هەفکارت خۆت گەل هەوا داوین هەر شاد و سەلامەت بمینە سپاس بۆ ئێوە کە تاوەکو ئێستا بینەری پرۆگرامی بیانی 24 بە هیوام ڕۆژێکی باش ڕۆژێکی زۆر خۆشتان هەبێت.